سڵاوتان لەبێت لە تەلەڤیزیۆنی پەروەردەیەوە هەواڵەکانتان پێشکەش دەکرێت. بە ئامادەبوونی ژمارەیەک سەرپەرشتیار و مامۆستایانی هونەری و خوێندکاران فستیڤاڵی ساڵانەی قوتابخانەی بەهیە معروفی بنەڕەتی بەڕێوەچوو. لە فستیڤاڵەکەدا چەندین کاری شێوەکاری و کاری دەستی و سرود و گۆرانی و شانۆگەری نمایش کران کە سەرجەمیان لەلایەن خوێندکارانەوە ئامادەکرابوون. مامۆستایان جگەل لە ئەرکی فێرکردنی قوتابی و هەروەها جگەل لە ئەرکی فێرکردنی پەروەردەیەکی جوان دۆزینەوەی ئەو قوتابیانەیە کە توانایەکی بەرچاویان هەیە، توانایەکی دەستڕەنجینی یانۆکو توانای ئەکتەری و هەروەها بێتوانێت دەستی هونەریان هەیە. مامۆستایانی هونەر ئەتوانن ئەو توانای قوتابیەکان بەرجەستە بکەن و بیدۆزنەوانێ و دواتریش بیخەنە ڕوو تاوەکو دایک و باوکیان و هەروەها خەڵکانێک بتوانن بیدۆزنەوە و لە ئایندەیە بتوانن مناڵەکان زیاتر برەو بەو توانایانە بن کە هەیەە. تا چەندێک ئەم چالاکیانە گرنگە بە بۆچوونی بەڕێز. من وەکو خۆم توێژەرێک وەکو مامۆستا لە قوتابخانەکە هاندانی قوتابیانم بەردەوام هەیە بۆ دۆزینەوەی ئەو توانایی کە هەیەە چکار زۆر جار هەیە مناڵ و هەروەها بێتەوانە دواتریش لەگەڵ تەمەنی گەورەبوونیە لەوە ئەچێت توانای نووسین و هەروە بێتەوانێ بڕوانامەکەی هەرچی بڕوانامەیەک بێ نەگاتە ئەو ئاستی کە بتوانێت خۆی پێ بناسیێنە، بەڵام وەکو دەستی هونەر ئەتوانێت بیگەێنێتە هەموو ئاسەکان و برەوی پێبدا. ئێمە من وەکو مامۆستایانی وەرزش زۆر چالاکیە وەرزشەکانیان هاان پێەیەم وارووا بێتەوانێ هاانیانەیە بۆ چالاکیە هونەریەکانیان تا بتوانن لەوێوانێ بتوانن دەرگایە بن بۆکردنەوەی زۆر کاریتریان و برەودان بە ئیشەکانیان. من وەکو قوتابیەکی قوتابخانەی بەهێ معروف بەشداری ئەم شانۆگەریام کردووە کە پێک هاتووە لە کاری دەستی و ئیشی تابلۆ و وێنە کێشان. من وێنەم کێشاوە و هونەری دەستیمان زۆر تیا کردووە. قوتابخانەی کامیارانی بنەڕەتی فستیڤاڵی ساڵانەی خۆی ئەنجامدا. بە ئامادەبوونی بەڕێوەبەر و مامۆستایان و قوتابیان قوتابخانەی کامیارانی بنەڕەتی چەندین چالاکی هونەریان ساز کرد. چالاکی هونەریەکان بریتی بوون لە کاری وێنەکێشان گۆرانی، شانۆگەری خواردنی کوردەواری کە سەرجەمیان لەلایەن قوتابیانەوە ئامادەکرابوون. ئەمڕۆ قوتابخانەکەمان فستیڤاڵی ساڵانەی هەیە. نمایشەکان هەمووی ئەو شتانی کە کراوە لەلایەن مناڵەکانەوە کراوە، چالاکیەکان هەمووی لەگەڵ مامۆستاکانە هیلاکبوونیەکی زۆریان کردووە. هیوادارم ڕۆژێکی خۆشبەرینە سەر هەمومان بۆ دڵخۆشکردنی مناڵەکانی ئەم قوتابخانەی و مناڵەکانی کوردستانیش. من نام یحیا سەروەرە لە قوتابخانەی کامیارانم بەشداری سرودم کردووە. هیوادارم هەموو ساڵێ ئەم فستیڤاڵە بکرێ. لە قوتابخانەی هەوار پێشبڕکەی زانستی بۆ قوتابخانە و خوێندنگە بنەڕەتیەکان سەر بە بەڕێوەبەرەتی پەروەردەی ڕۆژهەڵات بۆ زانستی کۆمپیوتەر بەڕێوەچوو کە لە 42 خوێندنگە پێهکاتبوون. لە هەر خوێندنگەیەک 2 خوێندکار بەشداری لە تاقیکردنەوەکەدا کردبوو. تاقیکردنەوەکە تەنها بۆ توانستی زانستی و وەزیرەکی مێشکی خوێندکارانە لە بواری کۆمپیوتەردا وەک پێشبڕکێکی ئاسایی بەڕێوەچوو. ئەمڕۆ دەی 4
تاقیکردنەوەیەکی پێشبڕکەیەکی زانستی کۆمپیوتەر هەیە لە نێوان قوتابخانە بنەڕەتەکانی سەر بە پەروەردەی ڕۆژهەڵات کە مامۆستا ئاراس سەرپەرشتیاری کۆمپیوتەر هەستاوە بەو کارە و چەند لیژانی تشکیل کراوە بە بەڕێبردنی ئەم کارە لە سەرپەرشتیارە بەڕێزەکان لە مامۆستای کۆمپیوتەر و 42 قوتابخانە بەشداری کردووە. هەر قوتابخانەیەک 2 خوێندکاری نردووە لە قۆناغی 8 یەکێ لە مەرجەکانی ئەوە بوو کە ئەوێ لە قۆناغی 8 بێ بۆ ئەوەی هەمان قۆناغ بن هەموو قوتابخانەیە هەموو 2 خوێندکار هاتووە ئیشتراکی کردووە کەوا بۆ ئێستا لێرەدا 84 خوێندکار هەیە تاقیکردنەوەکە هەموو ڕێکارێکی یاسایی و ڕێنماییەکانی تاقیکردنەوە بەسەر تاقیکردنەوەکە کراوە لە پرسیار لە جۆری گروپەکان وەرەقی سۆما دروست کراوە بە هەمان شێوەت بۆ ئەوەی هەم خوێندکاریش فێری ئەو شێوازی تاقیکردنەوەکان بێ و فێری ئەو جۆرە پێشبڕکەیە بێ کە مەرج نییە تاقیکردنەوە هەر بۆ نمرە بێ مەرجە تاقیکردنەوە بۆ ئاسی زانستی بێ بۆ ئەوەی کە تۆ بزانی ئاستی زانستیەکە و چۆنە شرد نییە ئێمە تاقیکردنەوە بکەین تەنها بۆ ئەوی بشینە فڵان کۆلیج و فڵان پەیمانگە لەوێدا خوێندکار تێ ئەگا کە تاقیکردنەوەی مێشک زۆر گرنگە لەبەرەوە ئەم بیرۆکەی بەسەریمان ڕاهات و ئومێدەواری سەرکەوتوو بین و بە ساڵی داهاتوو ئەگەر وا بوو بیرێکی لێکەینەوە کە لەسەر ئاستی هەموو گشتێکە بکرێ. ئامانزدە ئەنجامدانی ئەم تاقیکردنەوە ئەوەیە کە ئاستی تەلەبەکانمان لەسەر بۆ بابەتی بیرکاری بزانانی ئاستی تەلەبەکانمان چۆنە هەروە هەڵسەنگانی مەکتەبەکانی تایە هەڵسەنگانی مامۆساکەشی تایە ئەمە تا ئێستا 2 مەکتەب گرتوۆتە خۆی کە هەر قوتابخانەیەک و 2 قوتابی نردووە کەواتە کۆی گشتی بەشداربوو لێرە 84 قوتابیە لەسەر بابەتی کۆمپیوتەر کە ئەوەی کە لە منهەجی خۆیان پۆلی هەشتەکانی خوێنن و هەوڵمان ناوە 50 پرسیار بێتەوە 50 پرسیاری هەڵبژاردنە وەڵامەکە ئەنی قوتابی وەڵامی هەیەەوە لەسەر سۆما کە ئەوەی لە تاقین و گشتەکان پەیڕۆ کراوە ئێمەش پەیڕۆمان کردو لێرە و هیوادارین ئەمە بێتە سەرتاسەری لەسەر ئاسی سلێمانی جێبەجێ بشکرێ شتێکی پێمان باشە. پێشەنگای هونەری قوتابخانە و خوێندنگە ناحوکمیەکانی سەر بە پەروەردەی سلێمانی بەڕێوەچوو ژمارەی قوتابخانە و خوێندنگە با کۆمەڵێک کاری جیاواز لە وێنەکێشان و کاری دەستی بەشداریان لە پێشەنگەکەدا کردبوو کە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت. ئێمە خۆشحاڵن لەم پێشەنگایە و کۆلێژی سەلاحەدینی کوڕانی بنەڕەتی بەشداریمان کردووە و لێرە نزیکەی 2 مانگێکە بە میشانەوە ماندوین تەلەبەکان سەرقاڵی ئیشکردنن و لێرە توانیمانە بە کۆمەڵێ مادەی جیاواز لە وێنەکانی کە ئیشمان کردووە لەسەر کارتۆنی ڕەنگا و ڕەنگ و تەواوی ئیشەکانی لە خۆ گرتووە ئیشەکانش هەمووی ئەکادیمین بۆ نمونە ئەگەر لێرە سێریکەی ئیشەکان بە پاسێل کراوە بە حیبری سپیە بە کارتۆنی بۆر بۆ نونە بە ڕەنگی کە جیاواز لەسەریش کراوە ئەلوان مائیە ئیشی تەسمیمە مەنزورە تەواوی ئیشە هونەرێ ئەکادیمیەکانی لە خۆ گرتووە. ئێمە ئەمڕۆوەکو کۆلێژی سلێمانی نمونەیە کچان بەشداریمان لە ئەم چالاکیە کردووە پێشانگای ساڵانی مەکتەبە نمونەیەکانە دەستخۆشی لە خوێندکارەکان مەکەم کە بە شێوەیەکی جوان تابلۆوێنەکانیان کێشاوە توانیوێتی شێوەیەکی جوان ببەخشێ بە پێشانگاکە دەستخۆشیش لە ڕێخەری ئەم پێشانگایەکەم. وەک نەریتی ساڵانە باخچەکانی منداڵانی سەر بە پەروەردەی ڕۆژئاوا فستیڤاڵی ساڵانەی خۆیان ئەنجام دەدەن. لە ڕۆژی یەکەمدا باخچەی هەرمێ بە مۆسیقا و شانۆ بەشداریان کرد و شانۆیەکی جوانیان بە بەشداری ژمارەیەک منداڵ لەگەڵ کۆمەڵێک گۆرانی ئەنجامدا.
مامۆسای شانۆی باخچی ساوایانی هەرمێر سەر بە پەروەردەی ڕۆژاوا وەکو ساڵانی تر بەشداریمان کردۆ لە فستیڤاڵی ساڵانە چەند ساڵێکە دابڕین بۆ بنێو قەیرانەوە ئەم ساڵ بەشداریمان کردو و توانیمانە وەکو ڕۆژەکانی تر بەشداری بکەین بە هیوای بێتە جێ ڕەزامەندی هەموو لایەک. ئەمڕۆ فستیڤاڵی ساڵانەی باخچەمان ساز کردووە بەشداریکردمان بە شانۆگەریەک بوو لەگەڵ چەند گۆرانیەکە من وەکو مامۆسای مۆسیقا لە باخچەی هەرمێ هەستاوم بە ئاواز و مۆسیقای گۆرانیەکان و زۆر سپاس دەستان خۆش بێ بەخێر بن سەر چاو. لە تەلەڤیزۆنی پەروەردەیەوە هەواڵەکانتان پێشکەشکرا کاتێکی شاد و خۆش.